بەڵاکەم تەوەری دووەمی پرۆگرامەکەمان و تەوەری کۆتایی پرۆگرام گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمانە هەڵبەتە لەم تەوەرەیە باس لە بابەتێکی گرنگەکەین کەویش بڵاوبوونەوەی بیری توندڕەویە لە کۆمەڵگادا بمانەوێت بزانین کە چۆن ڕوبەڕووی بیری توندڕەوی ئەبینەوە لە کۆمەڵگادا و چۆن گەنجەکان یاخود بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان لە بیری توندڕەوی بپارێزین هەڵبەتەوە کە زانین کە بەڕێوەبەرایەتی یاخود هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئۆپراسیۆنی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان گروپێکی تیرۆریستیان دەستگیر کردووە کە ئەم گروپە هەوڵیان داوە کە بەڵێ هەوڵیان داوە بیری توندڕەوی لە بڵاو بکەن و یاخود بڵاویان کردوێتوانێت کە فکرەی توندڕەوی داعشیان ئەمانە بڵاو کردەوە ئاماژەت پێ کرد ئاکەم 30 کەس بوون کە لە نێوانانە ئافرەتی خۆ خانمانیشی تیادا بووە وەک ئاماژەم پێکرد ئەمە بە شێوەیەکی گشتی باز لە بیری توندڕەویەکەین و ومانەوێت چۆن بزانین کە چۆن ڕێگیری لە بڵاوبوونەوەی بیری توندڕەوی بکەین لە هەرێمی کوردستانەوە ڕۆڵی دەستگاکانی یاخود دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانیش هەڵەستەنگێنین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆبانی کورسات نووسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاوی لەبێت باش بەخێر دکتۆر ئەگەر سەرتا لە باسی بیری توندڕەویەوە دەست پێ بکەین بزانین بیری توندڕەوی چییە و ئەمە چۆن بڵاو ئەبێتەوە لە ژیانی ئینسانە ینی ئەوەی کە ئینسان لەوکو معریفە وەری ئەگرێ ئێمە دوو جۆر زانینمان هەیە جۆری یەکەمیان ئەوەیە کە علومی طبیعیە علومی پراکتیکیە دوو کاتە چوار لە ڕاضیاتەوە نیە H2O ئەکاتە ئاو لە کیمیایە ئەمە جۆری یەکەمە کە ڕاستەوخۆ تۆ لە ڕێی هاوکێشەیەکەوە ئەگەیتە حقیقەتی ئاکامی ئەو داتایە ئەو زانیاریانی کە وەرەگرتووە و معریفەیەکی کەسبی ئانی ئەچێتە ناو زیهنتەوە و ئەچەسپێ لە ناو مشکی ئینسانە جۆری دووهەم ئەو زانستەیە کە پێ ئەوتێ زانستی مرۆیی ئینسانی ئەمە ئەو زانستانن کە هەمیشە ئیشتیهاتیانە خاڵێکی زۆر بەهێزە ئیشتیهاد و کۆششکردن بەو معنایی کە بۆ نمونە تۆ مەسەرەن بۆ نمونە لە فەنە لە ڕسمکردنە مەسەرەن داڤنشی ڕسمی موساکە دوو شاخیشی بۆ کردووە خۆشاخی نەبووە ئەمە ئیشتیهادە کردوتی تایە کەواتە هەمیشە علومی ئینسانی ئەوەی کە پێوتێ زانستی مرۆیی و ئەو شتانی کە پەیوەندیان بە هەزری ئینسانەوە هەیە بە بیری ئینسان و بە ئایدۆلۆژیای ئینسانەوە هەیە پەیوەندیان بە فەلسەفەوە هەیە لە ژیانە فەلسەفەی ژیانن و پەیوەندیان بەوەوە هەیە کە ئینسان تعامل لەگەڵ دەرونی ئینسانەکەن لەگەڵ کۆمەڵگایەکەن بابەتی سۆسیۆلۆژی و سایکۆلۆژین و ئەو بابەتن کە مشتەرەکی ئینسانیە کە هاوبەشی مرۆییە لەگەڵ لەناو هەموو مرۆڤەکانە هەن شێوازی بیرکردنەوە و تعاملکردن لەگەڵ یەکات چی ئەمانە هەم پیاوتێ مشتەرەکی ئینسانی هەموو ئەو عیلمانی کە پەیوەندیان بەم لایەنەی ئینسانەوە هەیە ڕاستەوخۆ وابەستەی کۆششکردنی مرۆڤ خۆین کۆششکردنی زانایان خۆین بۆیە کە ڕوبەڕووی دەقێکی کراوە ئەبیتەوە کە ڕوبەڕووی فکرێکی کراوە ئەبیتەوە هەمیشە مەجای ئەوەی تایە تۆ بە ئاراستەیەکی باشە بیبەی وەکو خۆی چۆنە بەپی ئەو داتایانەی خۆی بچی بەڕێوە بڕاست و ڕەوان و مەجای ئەوەشی تایە کە لابەلا بڕۆی باشە لابەلا ڕۆشتن چیانی تۆ ئەتوانی بە جۆرە لە جۆرەکان چاوبەست بکەی لە خەڵق بۆیە یەکێ لەو مەسەلە گرنگانی کە هەمیشە بۆتە داردەستی ئەنزیمە و سیستەمە ئیستیبدادیەکان لە هەموو دنیاە بە درێژایی مێژوو بریتێ بۆ لە ئاین ئاین توانراوە بەلایەنە باشەکەیە پەیوەندیکی دروستی نێوان ئینسان و خواوەند بێ پاکردنەوەی ڕۆحی ئینسان بێ ئەوەی کە پێوتێت تەزکیەت و نفوس بەستنی ئینسان بێ بە دنیای ڕۆح و بەستنی ڕۆحی ئینسان بێ بە دنیای خواوەندەوە باشە ئەمە لایەنە باشەکەیە تعاملکردنە لەگەڵ دەقی قورئانی پیرۆزە لەگەڵ فەرمودە سەحیحەکانە لەگەڵ زانایان لەگەڵ چیمانە دیوی دووهەمی ئەوەیە کە تۆ بە ئاراستەیە کابەری هەمیشە دەوروبەری تۆ دوژمنتن هەمیشە ئەبێت تۆوان لێ بکەی کە
ئیسراریان لێ بکەی لەحاحیان لێ بکەی چەک بخیتە سەرسەریان و بیان تۆقێنی و زانم هەموو معناکانی تری دیوی پشتەوە بڵێ دیوی ناشرینکردنی ئاینەکە و بەلا ڕێیابردنی ئینسانەکەش بەڵێکەوە بۆیە بەگشتی بیرۆکە یا بڵین بنەچەی دوو تونند و تیژی لەم ئاراستەیەوە سەرچاوەگرێ بە خراپ بەکارهێنانی ئەوەی کە پێی ئەوترێ ئاین لەناو کۆمەڵگەیە. ئاین چۆن ئەتوانێ مرۆڤ فا بکاتەوە، ئاین چۆن ئەتوانێ مرۆڤ ببەستێ بە دنیای ڕۆحەوە و ڕۆحی ئینسان ببەستێ بە خواوەندەوە ئاواش بەداخەوە یعنی ئەو ئیستیغلالەش کراوە لە مێژووە ئەنزیمی ئیستیبدادی ئەو وەرچەرخانە خراپەشی کردووە کە ئەمەی بە بریتە لە بەلا ڕێدابردنی ئینسان و ئاراستەکردنی ئینسان بەرەو تاریکی. ئەمە مەسئلەی بەڵێن بنچینەی تونند و تیژە بە شێوەیەکی زۆر کورت. بەڵێ دکتۆر چۆن کۆمەڵگە لە بیری تونندڕەوی پارێزی ئەمە ڕێکارەکان چی هەنگایە بگیرێتەوە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. کەواتە ئەم پرسیارە بە دوو ئاراستە ئێمە وەڵامێ دێنەوە. ئاراستەیەکیان بەچی ئەم بیرە ئەم فکرە خراپە دێتە ناو کۆمەڵگەوە و تەشەنەکە. دیوی دووەمیشی پرسیارەکەی جەنابتەکە بە چه میکانیزمی ئێمە بتوانین بنەبڕیکەین. باش خاڵی یەکەم بۆ ئەوەی کە ئەرزیەت و زەمینە سازش بێ و خۆش بکرێ بۆ ئەوەی کە ئەم جۆرە بیرە ئەم جۆرە فکرە بێتە ناو کۆمەڵگەوە یەکەم پەروەردەیە، یەکەم بوار پەروەردەکردن. دەبێ پەروەردە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی وەربگرێ، ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی. ئەو وانانەی کە پێی ئەو تێوانەی بەها، وانەی ئاین، وانەی چوزانم کۆمەڵایەتی، ئەمانە بە ئاراستەیەکە ببرێن و بە شێوەیەک بڕژدێن کە ئەو تاکە کەسایەتی ئەو تاکە ئەو مناڵی کە دروستە بێ کەسایەتیشی دروست بێ، کەسایەتێک بێ خەڵقی خۆش بێ، کەسایەتێک بێ دەرونی خۆی خۆش بێ، کەسایەتێک بێ حەز بە ئارامی دەرونی خۆی بکە، کەسایەتێک بێ حەز بە ئارامی کۆمەڵگەکەی بکە. ئەمە دروستکردنی شخصیەت و کەسایەتی ئەو مناڵەیە کە سبەینە ئەبێ بەو داعشەیە ئەبێ بە کەسێکی عنسوڕێکی ئیجابی بەرهەمهێن گەنجێکی بەرهەمێنە ناو ئەو مجتەمەعە. کامیان دروستەکەی؟ خاڵی یەکەم ئەو پەروەردەیە. کەواتە بەپی زەمن لە کەسەکانە دروستە بێت بێگومان، بەڵام ئەمە زەین چۆنە فکر وەکووتم ئەوە نییە لە تاقیگەیەکە گەردیلەیەک ئۆکسجین و دوو گەردی لە هایدرۆژین بینی یەکسەر قەترەی ئاو دروست بێت. شتیوانیە ئەمە تەراکم ئەکا فکر وردە ئەمڕۆ حرفێکێکە دەسەر بنێ وشەیەکێکە دەسەر دووست پێ ڕستەیەکی دەسەر لە کۆی ئەمانەیە مرۆڤەکە ئەگۆڕیتەوە. ئەزانی مرۆڤەکە ئەگۆڕی. ئەگەر تۆ بە گەنجێک بڵێ وەرە با بچین فڵان کەس لە ناوبەرین یا ئەم بیرە خراپە بڵاوکردنەوە خەڵکە لەوانەیە قوبوڵی نەکە بەی جۆرێک لە سەداسەدی ژوایە قوبوڵی ناکە. بەینەما کە تۆ ڕۆژێ خەریکی بووی دوانسیان ساڵێ دوانسیان ئەمەت خستە مێشکێەوە چەکەرێک ناو مشکە دوای ئاسان هەیە لەگەڵتا. ئەم مۆزوعی فکر ئەم خەتەری فکر ئەمەیە، یعنی مەترسیدارترین شت لە ناو ژیانی مرۆڤە ئەمەیە. بۆچی ئەبەیە؟ لەبەرەوەی کە تۆ قەناعەتی خۆشتون دیرە لەم مێشکەیە ئەتوانی دروستیکەی مێشکی ئینسان وا دروست بووە تەکوینی هەیکەلی با بڵێ لە ناو خانەکانی مێشکی ئینسانە وایە توانای ئەوەی هەیە ئەو قەناعەتی کە هێتی بیگۆڕێ. ئەزانی لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ڕەفاقەتکردنەوە، لە ڕێی شەرحکردنی مەسەلەن هەندێک لایانی ترەوە و لە ڕێی ئەوەوە تۆ ئەم ئینسانە چی بە چاو ئەبیێت، چی بە گوێ ئەبیستێت، چی بە لوت بۆنەکە، چی بەدەست هەستی پێکە، ئەمانە ببەستیتەوە بە دنیایەکەوە کە ئەو دنیاە پێی بڵێ ئەمە چاوەڕێی تۆکە. ئەزانی بڵێ تۆ ئەگەر چویت ئەم قمبەلێت تەقانەوە، ئەگەر چویت ئەم فکرێت بڵاو کردەوە، ئەگەر چویت ئەگەر ڕقت لە خەڵک بوو، ئەگەر حەزت لە مناڵ کوشتن بوو، ئەگەر حەزت لە مناڵ سەربڕین بوو، ئەوە ئەگەر بردیشی سبێنێ ئەگەر کوشتیانیشی لەو دنیا بدنیایکی فراوان و بەهشت دەچوزان ئەمانام و چاوەڕێی تۆکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی یەکەم کەواتە پەروەردە. نقطەی دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەبێ ئاراستەی دیندارەتی لە ناو ئەم کۆمەڵگەی ئێمە ڕاست کرێتەوە کاچخۆم. ئینسان کە شەو ئەخەوێ کە سەر دەکاتە سەر ئەو سەرینە لەبەر دوو هۆکار خەوی لە ناکەوێت.
دوو هۆکار یا برسێتی یا دەرونی ئارام نییە ئەترسێ یەکێ بیکوژێ یەکێ بێتە سەر ماڵەکەی یەکێ لە ناوی برێ یەکێ شەرەف و کەرامەتی تەجاوز بکە باشە ئەم کاکە خوا شەڕواڵێ زانی خواشە فەرمێ فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف باشە تو هەرمەی بۆ شەرحکە کە خوا چەند بەتەنگ ئەوەیە قورئان چەند بەتەنگ ئەوەیە کە خەڵک ئارام بێ و لە ئارامیا بژی ئەزانی کەواتە خاڵی دووهەم ئەوەیە کە مەساری ئاین بخرێتەوە سەر شاڕێ ڕاستەقینەکەی خۆی لەناو ئەم مجتەمەعەیە وەڕێ چیتر ڕێ نەدرێکە کەسانێکە بە دوو ئاەت و بە دوو حەدیث خەڵک برن بەلاڕێیە و مناڵی خەڵک برن بەلاڕێیە و مەراکیزە ئاینەکان لە مزگەوت لە چی بەکار بێنن بۆ ئەم بەستە خراپانە ئەزانی خاڵی سێهەم کە زۆر گرنگە ڕاگەیاندنە ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆری هەیە ئێمە ئەبێ بزانین یعنی وەزارەتی ڕۆشنبیری ئەرچێتی کە دیسپلین دابنێ بۆ هەموو ڕاگەیاندنەکان ئێمە ڕاگەیاندنی چەپمان هەیە و ڕاگەیاندنی ڕاستمان هەیە سکولارمان هەیە و ڕاگەیاندنی ئاینیمان هەیە خۆتان نەزانانی ئەبێ هەمووی لە قاڵە بدرێمانە ئەبێ هەمووی بە شێوازێک دیسپلین بکرێ زەبط بکرێ کە لە خزمەتی بەرهەمهێنانی ئارامکردنەوەی دەرونی کۆمەڵگەی کوردەواری هەبێ لە خزمەتی ئارامکردنەوەی ئەم کۆمەڵگەیە بێ بۆ ئەوەی کە ینی فکری خراپ دزە نەکاتە ناوی و خاڵی چوار هەموو کۆتاییش ئەوەیە کە ئێمە بە هەموو لایەکمان مەراکیزی عیلمیمان هەیە زانکۆکانمان هەیە پەیمانگاکانمان هەیە مەراکیزە ئاینیەکانمان هەیە ئەوانەی کە ڕاستبین سەر بە ئەوقافن سەر بە خوێنی باڵاوە دەرسان تێکمە بێ ئەمانە هەموو خۆیان ئەم ئەرکە بگرێت ئەستۆی خۆیان وەڕێ بە خەڵکانی نەشارەزا و نەفام و بیرتەسک و بیرخراب نەدەن کە ژەهر بڕێژن لەناو ئەم کۆمەڵگەیانەیە و خۆیان بەم ئەرکە پیرۆزە هەستن باشە کەواتە دکتۆرە توانین بڵین چ بیری تووڕەوی ئەگۆڕێت بۆ تیرۆر و تۆقاندنیانی ئەیگۆڕێت بە بۆ شێوە ئەمەلێکی و بە پێچەوانەشەوە ئەوەی کە فکری تونڕۆی بڵاو کات و ئەم بۆ باسمان کرد ئەوەی کە ئەیخاتە بەڵێ ئەیخاتە سەر ئەو ڕێی کە تونڕۆی بکات ئەوەیە کە تۆ پاڵنەرێکت هەبێ ئەنجا ئەم پاڵنەرە یا کۆمەڵایەتیە یا دەرونیە یا وەکووتم بە دنی پەیوەندی بە دنیایەکەوە هەیە کە میتافیزیکە یعنی پەیوەندیەکی ماوەڕا الطەبیعیە یعنی مەسەلەن هەمیشە باز لە ینی وا لە تۆ یەگەێنێ کە ئەمە جەهەنەمێکە چاوەڕێیتەوە کە ئەگەر ئەمە نەکەی ئەگەر ئەم کوشتنە نەکەی ئەگەر ئەم بیرە بڵاو نەکەیتەوە ئەگەر ئەم ژەهرەین نەکەی و ئەگەر ئەمەشت کرد بەهەشتێکەیە چاوەڕێیتەوەکە ئەزانی ئەم دوو حاڵەتە مەسئلەی و کووتم مەسئلەی دین بۆیە بەکار هاتوو چکە مەسئلەیەکە ئەوەندەی پەیوەندی بە میتافیزیکا و پەیوەندی بەلایانی ڕۆحیەوە هەیە ئەوەندە پەیوەندی بەلایانی جەستەیەوە نییە هەر پێنج فەرزەکە خەڵک بچێتە مزگەوت ڕووکاتە خوا نوێش بکە ئەزانی ئەمە باشە بۆ ئەم کۆمەڵگەیە بەینەما کە تۆ پێت دوت ئەگەر جیهاد نەکەی وات لێ دۆوا لێ جیهاد بەرامبەر بە کێکی بەرامبەر بە باوکو برای خۆت ئەخۆ ئەمەیە مۆزوعەکە بەس ئەم دوو تاقمەی کە بە سوپاسەوە تەڵان دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەراتی ئۆپراسیۆنەکان کە بەم ئەرکە پیرۆزە ئەستاون و کۆمەڵگەیان لە جرەر و زیانیان پاراستووە ئێخۆمە ئەوانە بوون کاکی خۆم من دڵنیاتانەکەم لە شتێک دڵنیاتانەکەم بڕۆ ئەو گەنجانە بێنە بڕۆن بیان هێنن بزانن ئەتوانن دوو ئاەت بە جوانی بخوێنەوە شەرعیکەم ناتوان ئەزانی ناتوانن بۆ چونکە ئەسڵ و فەسڵی ئەم بابەتە پەیوەندی بە شتێکەوە هەیە مەسەلەیەکی سیاسیە نەک مەسەلەیەکی ئاینی یعنی ئاین تۆ بەکاری ئەهێنی بۆ ئەوەی کە خزمەتی سیاسەتی پێ بکەیت نەک خزمەتی لایەنە ڕۆحەکەی بۆ پێ بکەیت کە لە ئەسڵە ئاین بۆ ئەم مەوضوع هاتووە ئەزانی بۆیە ینی گرنگە بە هەموو لایەکمان ڕێگە لەوە بگرین کە گەنجی ئێمە بەلاڕێیا ببرێ و ئەبێ خزمەتی ئەوە بکەین ینی خزمەتی ئەو لایەنە بکەین کە فکری ڕاستەقینە لە ناو ئەم مجتەمەعەیە فکرێکی وەسەطیە
و فکرێکە کە خەڵک خۆی خۆشەوێ پێشەموو کەس حەز لە ئارامی دەرونی خۆیەکە حەز لە ئاڵۆز نەبوونی دەرونی خۆیەکە اینجا حەز لە ئاڵۆز نەبوونی دەوروبەری ئەم کۆمەڵگەی کەتیایژی ئەنجا حەز لەوە ئەکاکە کۆمەڵگەیەکی ئارامی هەبێ کۆمەڵگەیەکی دامەزراوی هەبێ لەلایانی فکریە و لەلایانی جرێەوە کۆمەڵگەیەکی هەبێ کە ئاسۆی هەبێت تەماشای بکە حەز لە پێشکەوتن بکە نەک حەز لە دواکەوتن بکە نەک حەز لە ئینسان کوشتن بکە نەک حەز لە چوزانم لە تاریکی بکە ئێمە بەم ئاراستەیە بڕۆین بۆ ئەوی کە دژایەتی چی بکەین بۆ ئەوی کە دژایەتی بکەین کە ئەم فکرە خراپانە تەشەنە بکەن لەناو ئەم مجتەمەعە. بەڵێ دکتۆر چ ژینگەیەک وا ئەکات بیری تونڕەوی بگۆڕێ بۆ کردار یەکەم خۆش کرد بەڵێ زۆر جوانەوە پرسیارەکە یەکەم دوورخستنەوەی کۆمەڵگا لە ڕۆشنبیری گشتی دووهەم دوورخستنەوەی تاکەکان لە خوێندنەوە و لە کتێب و لە سەقافەت سێهەم گرنگجینەدان بە زانکۆکان پەیمانگاکان بە کادری تەدریسی و بە هەندێک مادەی زۆر گرنگ لە ناو زانکۆکانە کە مەفروضە هەبێ کاکی خۆم هەندێ مادە هەیە تۆ لە هەر کولێک بی لە هەر بەشێک بی مەفروضات بێ مەسەلەی چییە؟ مەسەلەی فکر مەسئلەی فەلسەفە و مەسئلەی تێکەڵکردنی هەر بەشێک لە بەشە ئینسانیەکان بە تایبەت ئەنجا لە بەشە زانستیەکانیش بەستنەوەی و ئاوێتەکردنی بە ژیانەوە ژیان تۆ چۆن ئەتوانی خزمەت بکەی یعنی تۆ خوێندکارێک ئەچێتە بۆ نمونەگەێنمەوە ئەچێتە کۆلەجی شەریعە تۆ بێ مادەیەکت هەبێ کە تێگەێنی فەلسەفەی تۆ لەم بەشایە چییە و چۆن ئەتوانی تۆ خزمەت بکەی کاکی خۆم و هەروەها ئەندازیارێکیش کۆلجی ئەندازیاری بە هەمان شێوە بێت ئەو مادەی بیتێ مادەیەکت هەبێ لە هەموو بەشێکە کە پێی بڵێ فەلسەفەی ئەم بەشە چێت تۆی خوێنی و ئەم بەشە چ خزمەتێکا بە کۆمەڵگەکەت لە چ لە ڕێیەکەوە تۆ ئەتوانی ئەم خزمەتە بکەیت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵمانە بوویت کۆمەڵێک زانیاری زۆر بێ. دکتۆر سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بن.